ایرو روژا اینه و وی دما در باسبوی دجی برف و باران که زیده به تایبتی برف لچیا و هاوینگه این حریما کردستانی باری اوجی بو سدما راکشان زیده یا گشتارین عرب ج باشور و ناوراستا عراق بروان هاوینگه این حریما کردستان امینه که ایرو روشا هاوینگه هان لدهوک و هر وحا جندیان دورا جندیان که اوجی دورا که گشتیاریه بشو بینن حیدر دوسکی لچای گاره گل مدبه لگل اندام جبار جی لجندیان دست بکه از بشمه گل حیدر ایرو رجه یا گشتیاران بو چای گاره چونه چاوان اجبر کتی گوتن گوری بره زمان بره حاطنا گشتیاران وی جره کمتر بویه یعنی مبستامون گوری سالیم بره تو خود چه دبینی حیدر؟ سیما ام نکل بنارا چیای گارینه برکرین گل پار هکر از بیجمش برکو اف سالا دا گلک جارا بفر باری واته اوید پیشتر همی بیجم بو وقت دم جاره که بفر باری همی پیک وقت هاتن ایدی ولی نهات ولی هات کو پرت بیجم بلاو بن سر جارن جدا جدا دا نبونا بهم ودانه وکو از بیجم ین دوم دریجی اوجی کاریگری که هبویر و صار اوشن یک کوب سر عراق دهاتیم گشتی و روشن ین سیاسی اول سوریه جی رویدای راده کی کارت کردن سر هاتن و نهاتن و گشتیار الوده وری کریه لی اول البنارا چیای گاره خلک تیجه ناور پارزگه ناوراست و باشور عراق تاتین گلک خزانه تاتین گلک تاتین زگور گلک تاتین وکو حوال و برادر کمکال ورد گلمن بری از ممت راسته و خوی دا گوتی دی بود استرانه کی بیشین و جا هر دو کل دف مت حاضرن اهلا وسهلا بكم. اهلا بك غادي. بالبدايه تعرفونا على ايوه اما مصطفى او معماره لمصطفى عديطائي ابو عزوز بخير بين اوانجله بغداد وهاتون الله يسلمك. اما اليوم امرو بشوفتكم ما خوش بو ببینینی ايوه وهرمي كردستان وهرمي كردستان پرش بخوا همیشه سرکوتو دبت لسای سروک بارزانی لسای کاغدشیوان بارزانی و خیر معنی بوم ناوچه بویستی خوا همیشه لسرکوت نانبن همیشه خوشویستی لنیوان مننده به ایوه برزندای ایمه و ایمه مدل من خوشه ببینینی ایوه و هر وهاد الخوشی بم کاناله بر پیشروتی گورانی تام بالم اما یا گورانی له اما ابو کرما ام گورانی له يرديلي يلا كمل ابو كرم يلا ابو كرم ابو كرم يلا هذول كلهم دي يقولون لان ابو كرم گورانی له من خیر نازانم نه گورانی نازانم بخير بين وكم بدا ديار كرين قالك شو وكو خزاني تاتين قالك شو وكو جنجي تاتين اول فيدري تاتين انتم من وين؟ من بابل يا اهلا لا بابل واتوين بخير بين شلون شفتوا الاجواء؟ دوخكت شلون اما يكم جاربه فربينن او كششي خوشا لناودوهوك دلمان خوش بو پارزگاکانی عراق پارێزرێ و ئاسایش بەرقەرار بێ ئەمە یەکەم جارە بێن نەخێڵ ئەمە چوارەم جارە بێن بەڵام لە زستانە یەکەم جارە بێن جیاوازیەکە چیە لەگەڵ وەرسەکانی دیکەیە کەشەکە جیاوازە لە زستاندا بەفر هەیە و تامێکی دیکەی هەیە لە هاوینە نەخێوانیە هەموو وەرزێک دۆخێکی تایبەتی خۆی هەیە و خێزانەکانمان دڵخۆش بوون لێرە هاوسەرگیریم کردووە بەڵێ ئێمە هاوسەرین ئەو ماوە ئێمە کەشەکە چۆنە زۆر خۆشە و دڵمان خۆش بوو کەشێکی خۆشە ئەمە یەکەم جارە زستانە بێت بەڵێ یەکەم جارمە کەشەکە چۆن بوو بەڕاستی خۆشترە لە هاوین سەردانی کام شوێنەکەن سەردانی زۆربەی پارێزگاکە دەکەین تۆ تەندروستیت باشە کەشەکە چۆنە کەشەکە زۆر خۆشە و دڵمان خۆشە زۆر دێن بۆ ئێرە و خەڵکەکەشی زۆر باشن و
کەشەکەش گیرە ئەوانەی کە نهاتوون لە کەسەرزیگەکانتان دەرفەتەکەیان لە دەستداوە کە نهاتوون لەبەرەوەی کەشەکە زۆر خۆشە ئیشەڵڵا ئاسایش و ئارامی هەبێت بۆ هەمیشە بین. سیما ئەvە وەکو مدا دیارکردن پاس توال vê derê rastiyayîne dirêjahiya bêjim ev rêyatê bûçiyayê garey her ji aqarê gundê siyaretî ka heta tu têye beraşê heta tu tê siyar û spîndarê tu çi bû binaraçiyayê garey jî tu çi bû serî jî trombêlê wa wekû bêjim şêwê grûp yê hatîn gelek şwab trombêlên yên kesiyê hatîn gelek şwayek bonê ku gel hevalat gel xêzanê gel biradera yê hatîne verê bu hindêt nava befrê da çend ساتەکە دەرباسکەن وەکو من گەلواژیا خفتی gelek شوادای دیارکردن ku ئەvە یەکەم جارەت وەرزی zivistanê دێت پێشتر tu werzê havînê dayet hatîn lê cudahiya werzê havînê û zivistanê helbeten hemî cih û derên herêma Kurdistanê cudahiya xwe hey. هایدر گل سپاس کم ام هفته بشنه گل اندام لجندیان اندام ام تینه جمعه دبیجن پیشی چند سالان جهش بوین آواز سرکه یا هاوینگاه جندیان جی جنوبه گشت بویه هم سبارت به زانیاریان بده هم جی بو حاطنا گشتیاران لهاوینگاه جندیان چوانه کرم کندم سیما سڵاوتان لێبێت ئێرە هاوینە هەواری جوندیانە هەڵبەتە جوندیان و شوێنە گەشتیارەکانی دیکەی ئەو سنوورەش ئەگەر ئاویان تێدا نەبێ ئاوەدان نین لە ساڵانی ڕابردوو بەوەی کەمبوونەوەی ئاو بە شێوەی دەستکرد ئاویان بۆ ئەم هاوینەوارە و چەند هاوینەوارێکی دیکەش ڕاکێشا بوو ئەوەی ئێستا هەیە با بڵێن کەم ساڵ وا هەبووە لەم کاتەی ساڵدا ئاوی جوندیان کە لە نێو دوو لە تەشاخی گەورەی جوندیانەوە هەڵدەقوڵێت بەم شێوە زۆرە ببوژێتەوە و هاژەی بێت دیمەنەکان دەبینی کە ئاستی ئاوەکە بە جۆرێکە بەسەر با بڵێن پلیکانە و هەموو شوێنەکانی ئەو هاوینە هەوارەدا هەڵدەڕژێت بە پێی بەدەداشتنەکانمان کە لە ڕۆژانی ڕابردووش کارمان لەسەر کرسیمە ڕێژەی بارانبارین و بەفربارین لە سنووری ئیدارەی سۆران و دەوروبەری دە بەرامبەری ساڵی ڕابردووە یعنی ئەمە هۆکاری سەرەکی بوژانەوەی ئەم ئاوەی جوندیان و تافگەکانی کانیماران و بێخاڵ و ئاوی سپیە لە باڵەکایەتی کە هەر هەمویان دیمەنی یەکجار سەرنجڕاکێشن و کەم ساڵ هەبووە لەم کاتەی ساڵدا بەم جۆرە ببوژێنەوە وەکو لە سەرەتا گوتم ئاو و ئاوەدانی ئەلبەتە ئەمە دەبێتە هۆکارێکی زۆر باش بۆ لە مەودوا بۆ ڕاکێشانی زیاتری گەشتیاران بۆ سنوورە من بەڕێزکاک بینا جوندیانیم لەگەڵ دەبێت هاو نیشتیمانیەکی ئێرێسی ماقسەی لەگەڵ دەکەم کاک بیناگە فەرمووی تێرە زۆر باش بێ ئاگاش لە خۆ بێت تێنەکەوی سڵاوتان لێبێت ئەم بوژانەوەی ئاوە دوجار کاریگەری دەبێت لەسەر هاتنی زیاتری گەشتیاران و ئاوەدانبوونەوەی بێگومان بەخێراتتان دەکەم پێشەشی بێگومان بژانەوەی ئاوی هاوینەواری جوندیان و هەموو هاوینەکانی تر کاریگەری ڕاستەخۆی دەبێت لەسەر هاتنی بەردەوامی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان و هاوینە هەواری جوندیان و مێژووی ئاوەش مێژوەکی دێرین و کۆنیە بەڵام ئەو ساڵ بە حکمی ئەوەی بەفر و باران زۆر بووە لە کاتەشی زووتر ئاوەکە بژایەوە و داوا لەلایانی پەیوەندیدار و لایانی حکوومەتیش دەکەین بەڕاستی ئاوڕەشی زدی لە هاوینە هەوارەکان بدەنەوە چونکە ساڵانە بژێوی دەیان و سەدان خێزان لەسەر هاوینە هەوارەکان لەسەر هاوینە هەواری جوندیان و هاوینە هەوارەکانی ترە چونکە لە هەموو وڵاتان هەتا لە وڵاتانی دەرەوە لە جنوب و بەغدا و لە هەموو شارەکانی عێراق بەردەوام ساڵانە گەشتیار سەردانی ئێرە دەکەن و ڕووی تێدەکەن جا ئەوە تەئسیر لەسەر بژانەوەی باری دارایی خێزانەکانی ئەو سنوورە دەکات و بە سۆرانیش بۆ تایبەت بینە ئاوەکە لە چەند ڕۆژی ڕابردوو زۆرتریش بۆ ڕێژەکەی حتمما تقریبا نزیکەی 5 ڕۆژە زۆر بەهێزی هاتەوە بەڵام باوکمی ئەوەی تۆزێ گۆڕانکاری وەسەرکەش و هەوا داهات کەمتری کردەوە بەڵێ پێشترش ڕووی داوە بابزانم چەند جارێک کە لەم کاتی ساڵدا بژێتەوە بەڵام چەند ساڵێک بوو قەیرانی وشکە ساڵی کاریگەری زۆری کردبووە سەری ئاخیر جار ساڵی 2019 بوو مانجی 12 بوو پێم وابی بژایە زۆر بە بەهێزی بەڵێ خێر بێن سەر چاوە سیما پەیوەست بە با بڵێن جموجۆڵە گەشتیاریەکانی ئەو سنوورە گەشتیاری ئێستا کە ڕوو لە سنووری ڕواندز و سۆران و جوندیان دەکات زۆرتر ئەو گەشتیارانن کە ئارەزووی چونە نێو بەفریان هەیە هەڵبەتە دڵی گەشتیاری زستانە و بەفریش لێرە چای کۆڕەکی گەشتیاریە ئەمڕۆ ڕەنگە ڕیزی چوونی گەشتیاران بۆ چای کۆڕەک
ئەوەندە درێژ بێت بە ئاستەم هاونیشتیمانیان نۆریان بەرکێ بەسەر بکەونەوەەوە لە ڕۆژانی داهاتوودا فێستیڤاڵێکی گەورەی بەفر لە چای کۆڕک ئەنجام دەدرێت ئامادەکاریەکان بەو شێوەیەن کە گەشت و گوزاری سنوورەکەش ئامادەکاری بۆ کردووە فێستیڤاڵێک بێت لە سەر ئاستێکی نێودەوڵەتی هەم لە بەشداریکردنی یاریزانانی سکی نێودەوڵەتی بەشداری پێ بکەن و لە ناوخۆی هەرێمی کوردستانیش بە ڕاکێشانی ژمارەیەکی زۆری گەشتار گرنگی زۆر بە و فێستیڤاڵەش بدە. سپاس بۆ زانیاریان ژە هەردوو هەفکارێن me ئەندام جەبار لە هاوینگا جوندیان و هەروسا حەیدەر دۆسکی لە جێگارە گەلمە بوون.